ئێرە گەڕەکی زێوەیە بە یەکێک لە دێرینترین گەڕەکەکانی کەرکووک دادەنرێت. لەنێو ئەم گەڕەکەدا پیاوێکی بەتەمەن هەیە کە لە ساڵی 1954ەوە پارێزگاری لە پاسکیلێک کردووە و لای خۆی پاراستویەتی. مامسەمینی تەمەن 92 ساڵان 71 ساڵ بەر لە ئێستا بە شێوەی قست و بەکاری دەهێنا بۆ چوونە سەرکارەکەی. هەرچەندە مامسەمین تەمەنی هەڵکشاوە و ناتوانێت لی بخورێت، بەڵام بە شێوەیەکی بەردەوام سەرقاڵی چاککردن و پاککردنەوەیەتی. ئەمە لە 54ەوە لامە 54 ساڵی بیمەتە شورتە لە ئێتر دوای ساڵەکە ئەم پاسیلەم کڕیەوە تەخسید وە تەخسید کرێ مانگی 3 دینار نەمتوانێەوە حاضر بیکڕم. دوای تا شورتە بیم لە کەیوان ماڵم لەیرە بیتاڕژنم خواستوی یعنی گوڕ ڕۆژیا ئاوا دەوا مواجبم تەواو کرد هاتمەوە وە سەعاتێک و چارەگێ لێ کەیوانەوە هاتمە ئەیرە خۆشەویست نوێ ئەم فرۆش کە ساتە داوایان کردن نەمفرۆشتە یان داوایان کردەوە مادەرێن هەر نەمداوە فرۆشتنیشە نەمداوە. لە هەفتەکانی سەدەی ڕابردووەوە وەسا جەلال هەر کات پێویستی کردبێت کاری چاککردنەوەی بۆ پاسکیلەکەی مامسەمین کردووە. دەڵێت تەواوی پارچەکانی هاوشێوەی کاتی دروستکردنی ماوەتەوە. لە ساڵی هەفتاوە من لێرەم دوکان پاسکێکی شاگرد بووم. ئەم مامسەمین دێ پاسکیلە لای من چاکە ئەو پاسکیلەشی لە زوو هەیە قەدیمە هەچەنە ئیش و کاریە بێتن دێ من بۆی چاکەم و ئەیباتەوە هەمووی بیلادە گشتی بەڵێ هەمووی بیلادە کە دێت تا چوبی بۆ گۆڕم تعمیر یەکەم هەموو جان یەکەمەوە بۆیە بەستم گوری زۆرۆن یەکەم کامل یەکەم بۆیە بم. پایسکیلەکە دروستکراوی وڵاتی بەریتانیایە و لای خۆمان پێی دەوترێت 28. ئاخۆ ئەم پایسکیلە ئەگەر کیلۆمەتر ژمێری لەسەر بووایە دەبوو چەند هەزار کیلۆمەتری بەڕی بێت. دیار تاڵێب، کەناڵی کەرکووک.